ئەزیزان بێگومان کارکردن پێویستە بۆ هەمومان، بەڵام کار بۆ کار جیاوازی هەیە و کاتێک ئێمە باس لە کاری سربەخۆ دەکەین یەکێکە لەو کارانی کە خاصێکی زۆری لەسرە و بێگومان هیلاکەتی و ماندووبوونێکی زۆریشی ئەوێ و لە هەندێک تەمەنا بڕاستی قورسەکە تۆ بتوانی کاری خۆت کاری سربەخۆی خۆت بەدەست بهێنی. جا گەنجان بە تایبەتی لە وڵاتی ئێمەدا بەهۆی ئەوەی کە دەرفەتێکی ویان بۆ ناڕەخسێ لە کردی حکومیە کە تاعین بکرێن و لە کرد ئەهلیەکانی شابڕاستی هەندێک سەختی دەبین کاتێ وەردەگیرن لە هەلی کارێک بۆیە زۆر جار پەنا دەبەنە بەر کاری سربەخۆ. ئەمەش بێگومان کۆمەڵک سەختی خۆی هەیە، جاروای پێویستی بە سەرمایەکی زۆر هەیە، هەندێک گەنجمان هەیە کۆمەڵک بزنسی تاقی کردوتەوە سەرکەوتو نەبووە، بێزار بووە لەوەی کە بازاڕەکە وەکو پێویست نییە، نازانە چی ئیشێک تاقی بکاتەوە. کۆمەڵک کێشە و گرفت هەیە لەم بابەتەیە کەوای کردووە گەنجان نەتوانن ببنە خاوەن هەلی کاری خوان. ئێمە کۆمەڵک پرسیاری گرنگ سەبارەت بەم بابەتە دەکەین، بزانین چۆن دەکرێت ئێمە گەنجان هام بدەین بۆ ئەوەی کە بتوانن ئەو دەرفەتانە بخۆزنەوە، بتوان هەلی کاری خۆیان بۆ هەم بۆ خۆیان هەم بۆ کەسانی تر دابین بکەن لە ڕێگەی کاری سربەخۆ بە میوانداری بەڕێز گەشتیارغەری ڕاوێژکاری بزنس لەم تەوەرە باسی لێوە دەکەین. مامۆستا گەشتیار بەخێر بێ، سپاس مامۆستا. ئەگەر باسێک لە کاری سربەخۆ بکەین، گرنگی کاری سربەخۆ چییە و ئایا هەر بەڕاستی ئاسانە کەسێک کاری سربەخۆی خۆی بەدەست بێنەیان دەست پێ بکات؟ طبعاً ئیشکردن بۆ ئەوەیە کە تۆ داهاتێکە دەستکات بێگومان و نەخێر ئاسان نییە، زۆریش قورسە بەڵێ و بازار تەحملی ئەو کەسانە ناکە کە ئەزمونیان کەمە لە بازاڕەکە و تواناو تێگەشتنیان نیە و پارەیان کەم پێەیە، بۆهۆی ئەمانەوە بە ئەگەری زۆر ئەگەری شکستیان هەیە. کە ئێماچینە ناو دروستکردنی بزنسەوە هەمیشە یاری ئەگەرەکانە. چۆن کاتێک زارێک هەڵەدەی ئەگەری چەنە یەک بێتەوە یەک لەسەر شەشە، ئەگەر 2000 هەڵبدەین یەک لەسەر 36. بۆ دروستکردنی بزنسی ژێمە کە دەستی پێەکەین هەمیشە ئەگەرمان هەیە بۆ ئەوی سەرکەوتوو بین، ئەگەرمان هەیە بۆی شکست بێنین. کێ ئەگەری سەرکەوتنی زیاترە؟ ئەو کەسەی ئەزمموی زیاترە، توانایی و تێگەشتنی زیاترە، دۆخی مادیەکەی خۆی لە ماڵەوە تەحملی زیاتر ئەکە، ئەتوانێت چەند مانگێک بتوانێت ئەگەر بزنسەکەشی داهاتی پەیانە کرد خۆی بتوانێت خۆی بژێنێ. بۆیە بەڵێ بە دڵنیایی قورسە، بازاڕێکی ناڕەحەتە. هەرەمە شەوای کردووە کە کەم کەس ئەتوانێت لە بزنسا سەرکەوتوو بێت. هەرەمە شەوای کردووە کە زۆرینەی و کەسانی بزنس دروستەکەن لە ساڵی یەکەم و دووەم ماوازە هێنن و بزنسەکان شکست هێنن. بۆیە زۆر قورسە و جیهانێکە پڕە لە ناڕەحەتی، پڕە لە قەلەقی، پڕە لە ترس. ئەمە ژوای کردووە کە زۆر ناخۆشە، بەڵام ئەمەش مانای وانە کەس ناتوانێت سەرکەوتوو. سەدان کەس هەیە بزنس دروستەکان سەرکەوتووە بن داهاتی خوانی پێپیاکەن. ڕەنگە پرسیاری جیاوازتان زۆر بێت، من چاوەڕێ بم بەپی پرسیارەکان. خزمەتای مامۆستا گەشتیار. مامۆستا بەبەست لە هاندان چییە؟ کێ هانی ئەو گەنجە ئەیات کە لەسەر پێی خۆی بۆستێت ئیشی خۆی هەبێت خودی خۆی ڕۆڵی گەورە نبینێ لەوەی کە وردەورە دەست پێ بکەیان چۆنیە و گرنگیشە هەڕەمەکی خۆی نەخاتە ناو، ینی شتێکەوەکو جەناب داماژت پێکرد شارەزایی نەبێت. کاتێک کە ئێماڵین هاندان تەبان ئێمە دوو جۆر گەنجمان هەیە، گەنجێکیان کە سەرەتاییە خۆناخی دەستپێکێتی، لێرەیە ئەگەڕێڵە کەس پشتیوانی منناکە، دایک و باوکەم حکوومەتەکە دەوروبەرەکە پشتیوانی من ناکەن، کڕیارەکان نانشتم لێکڕن، ڕکابەرەکانم خەڵکی خراپن. یعنی وا ئەزانێت دەبێت کەسێک لە دەرەوە هەبێ پشتیوانی ئەم کابوویم توانێت بزنسی خۆی دروستکات. ئەمە قۆناغی سەرەتای دەست پێکردن و ئەمە خەون و خەیاڵە پەمەیەکانن کە لە سەرەتاوە هەمانە. بەڵام دوای کە تۆ چی دەستی پێکەی سێرەکەی جیهانەکەوان نییە، ئەسڵەن لە دەرەوە شتێک ناتوانێت هاوکاری تۆ بکات، دەبێت خۆت لە ناو هاوکاری خۆتکە لەو جیهانە قورسە، بەو کڕیارانە، بەو ڕکەبەرانە، بەو حکومەتەی ئێستا هەمانە، بەم قەیرانە بێموچەیە، بەم نەبوونی پشتیوانی و هاندانە لە دەرەوە هەنێ خەڵک چون سەرکەوتوو بوون. تۆش دەست پێکەیت یاوەگەوان سەرکەوتووە بیت یان وەکو کۆمەڵە خەڵکی تر شکستە هێنیت. ئەبێ بگەین بە قۆناغێ بڵێین هەر چیەک ڕوو بدات من بەرپرسم لێ، هەموو شتێکی ناو بزنسەکەی خۆم پەیوەندی بە خۆمەوە هەیە، ئەکرێ سەرکەوتوو بم، ئەکرێ شکست بێنم، بەڵام لە کۆتاییە خۆم بەرپرسم لێ و قبوڵی هەموو نەتیجەیەکەکەم لە ناو بزنسی خۆمە. کاتێک کە ئەم هەستەمان بۆ دروێ بەرپرسیاریتەکانە خینەوە سەرشانی خۆمان، ئەو کاتە ئەڕۆین ئەجەنگین لەناو ئەو جیهانە قورسە، لەناو ئەو نەزانراوانەیە کە هەمانە چارەسەرە دۆزینەوە. تەبعاً بە دڵنیایی ئەگەری شکستێکێکە لە ئەگەرەکراوەکان ئێمە تاکە شتێک ئەتوانین بیکەینەوەیە شکستەکانمان بچوو بکەینەوە. هەر کەس بزنس دروست بکات لە 100% یا لە ڕابردووی نزیکە شکستێکی بچووکی هێناوە، یا لە داهاتووی زۆر نزیکە شکستێکی بچوو بێنە، شتی وا بوونی نییە. بتەوێ بزنسێ دروستکەی هەڵە نەکەیت، بتەوێ بزنسێ دروستکەی شتێ بکەیت تاقیکەیتەوە زەرەری دیانەکە، شتی وا بوونی نییە. وەکو یەکێک گەڵێ من نامەوێت فێڵم لێ بکرێت لە ژیانمە،
ئەگەر بزنست هەبێت یا لەم ڕابردوای کێفیاڵی لێکردو یا لە ماوەیەکی داهاتووی نسیکای کێفیاڵە لێکات چکە تۆ لە ناو بزنسە تۆ لە ناو تاقیکردنەوەی بە بەردەوامیت ئەبێت ئەو کەسەی فێڵە لێکا مەجاڵی نابێ فێڵەکەونە گەورە بێ لە ناو بەرێ ئەبێ ئەو کاتەی زەرەرەکەی مەجاڵی نابێ زەرەرەکە دەونە گەورە بێ لە ناو بچیت کەسێک سی وەرەقەی پێەیە توانێت $100 بکات لە سپۆنسەر بۆ بە یەکجار هەرچی پێە هەرچی توانای هەیە هەمووی بخاتە سەر مێزەکە بۆ یەگەر دۆڕانی خراپ بدۆڕێ جیهانی بزنس تەنها ئەوەندەیە بتوانی بەرپرسیارەتیەکەی سەرشانی خۆت هەڵگری و بڵێ من خۆم کامل بەرپرسم لە هەر شتێ ڕوەدا تەنانەت ئەگەر کەسێکی تریش خەتای بێت من بەرپرسم لەوەی نەمتوانیوە وا بکەم کەسێکی تر کە خەتایەتی کۆنتترۆلی نەبێ بەسەر بزنسەکەی منە لەوەی نەمتوانی و حسابی ئەو کەمە گەشتەکان تێک چوون خراپ هاتنەوە بتوانم بەرگە بگرم و بمێنەوە بۆیە ئەو جیهانە قورسەیە کە لە ڕاستی ئەو جیهانە قورسە پێشەوەی باس لە هەنگاوەکانی دانانی بزنسێک بکەین بۆشی ئەسڵەن ئێمە بیر لە کاری سەربەخۆ بکەینەوە و ئەو شتانە چین کە پێویستە ڕەچاوی بکەین پێشەوەی بیر لەوە بکەینەوە کە کاری سەربەخۆ بکەین جوانە تەمان بۆچیەکە بۆ دیویشاهەیە بۆ بیری لێ نەکەینەوە مادە من هەر ئیشەکەم بۆش بۆ خۆم نەکەم مادەم من هەر ئەگەری شکست و سەرکەوتنم هەیە بۆ لە ئیشی خۆمانە بم مادەم ئەگەر لە دەرەوە بم کارمەند بم هەر ئەبێ قەلق بم هەر ئەبێ جاروبارە بێتاقەت بم هەر ئەبێ ناڕەحەتم بۆ بە ئیشی خۆم و قەلق و ناڕەحەت و بێتاقەت نەبم ئەمە بە دڵنیایی بۆ جۆرێ ئەگەرێکی سەرکەوتن هەیە و ئەگەر سەرکەوتیشین ڕەنگە لە ڕووی دەرونی و هەستێکی زۆر خۆشمان هەبێ ئەو ئیشاکەین کە حەزمان پێێتی ئەوە زۆر بەشێکی خۆشێتی چکە خۆشترین هەستی سەرزەوی ئەوەیە ئەو ئیشە بکەی کە حەزە لێتی خەڵکیش پارە و بنێ لەسەرەوەی تۆ ئەو شتاکێک کە حەزە لێتی کەسێک حەزی لە مامەڵەکردنی مناڵە لە بواری مناڵا ئیشەکە پارەشی لەسەر وەرەگری هەستێکی زۆر خۆشی هەیە ئەمە بەشی یەکەمێتی بەشی دووەمی بابەتەکە ئەوەیەکە خۆمان بخوێنینەوە خوێندنەوەی خۆمان یانی چی یانی ئەوەی کە حەزم لە چی ئەمە بەشی یەکەمە بەشی دووهەم توانای مادیم چەندێکە بۆەوەی دەست بکەم بە دروستکردنی بزنسی خۆم ئەگەر گەنجێکم توانای مادیم زۆر کەمە مانای وایە من ناتوانم بچمە بزنسێکەوە کە خەرجی ماڵانەی بزنسەکە بەرزە چه بزنسێ خەرجی ماڵانەی بەرزە ئەو بزنسەی کە تۆ کاڵایتی ئافرۆشیت یانی شتێکە کڕیت بەبێ دەستکاریوەکو خۆی فرۆشیت و ئەیبێ لە ناو دوکانی کشای فرۆشت ئەم جۆرە بزنسانە کە کرێی کارەبا و کرێی کارمەند و کرێی شوێن و کرێی سپۆنسەر و دوکان و هەموو یەتە سەرشانمان ئەم جۆرە بزنسانە من پێی ناوێرم وەکو گەنجێکە پارەم کەم پێ ئەبێت چه جۆرە بزنسێ بکەم بزنسێک کە پێڵی خزمەتگوزاری ئیشێک بۆ بەرامبەرێک جێبەجێەکەم هەموو خزمەتگوزاریەکان لە دیزاینێک و تا خەیاتێک تا فیتەرێ تا ڕۆنگۆڕێکە تا وەکو باخچێک هەموو هەم جۆرە ئیشانی کە تۆ ئیشێکەکەی بۆ کەسێک لە بەرامبەر پارەوەرەگری ئەمە پیانەڵی خزمەتگوزاری بۆ کەسابێک کە پاری کەم پێە کەواتە بەشی دووهەمیەوە کە خۆمان بخوێنینەوە بەشی سێهەمی جددی بوونە جددی بوونێک کە هەتا سەرێسقان جددی بین و هەر شتێ هاتە بەردەممان ئامادە بین لە کاتی خۆیان بیکەین شت دوانەخێن پابند بین بەوەی کە ئەگەر پێویست بوو زوو بخەوین زوو بخەوین ئەگەر پێویست بوو زوو هەڵسین نەخەو زوو هەڵسین نەخەو ئەگەر پێویست بوو نان نەخۆین نان نەخۆین پێویست بوو دوو ڕۆژ نەچینەوە بۆ ماڵەوە نەچینەوە بۆ ماڵەوە مهمەوەی ئیشەکانکەین لە کاتی خۆی زۆر جددی بین ئەم پێویستەکان زۆر نین هەر شتە بەسیطانە بەس مامۆستا گەشتیار باست لە حەز کرد ئایا بۆ سەرکەوتنی کارێکی سەربەخۆ حەز گرنگە بەڵێ ینی هەندێک کەسێ ئەڵێ من گرنگەوەی پارەم بۆ پیاکانێک حەزم لێ ئەو تێگەشتنەش هەیە بەڵام شتێک ئەبێ ئێمە بڵێن ئیشکردن چەند ساعت لە ژیانمانە بات زۆر هەموو ژیانمانە بات یعنی ئێستا بڕۆ سەیری دوکان نارێک بەیانی زوو هەڵەسەی لە خەو هەر لە خەوەکەەوە بۆ ناو دوکانەکەی خۆی کەیەتەوە بۆ ماڵەوە چێ دەخەوێتەوە تۆ ئەکرێ هەموو ژیانە لە ئیشێکا بێ و حەزی لێی نەبێت سەرکەوتووە بیت ناتوانانی زۆر قورس ڕەنگە زوو بێزاریش بیت بێزاریەکە واکە بزنسەکە شکست بێنێت مادەم تۆ ئیش بۆ ڕۆژێک و دوانوسیان ناکەی بۆ هەموو تەمەنەدەیەکی و مادەم چەند سەعاتێکی ڕۆژەکەت نییە هەموو ڕۆژەکەتە لەبەر ئەوە ناچاریت کە کاتی پێ بدەیت ئەکرێ کەسێ حەزی لە کەسێکی تر نەبێت دڵخۆش نەبێت بە دەموچاوەکەی هاوسەرگیری لەگەڵکە ناکرێت بۆ لەبەرەوەی لەگەڵ یەژی ئەی چۆن ئەکرێ حەزی لە بزنسێک نەبێ بچێتە ناویەوە ژیان هەمووی دوو بڕیارە دوو بڕیار ڕاز بدە ژیانە دڵخۆشە غەڵەت داد ژیان ناڕەحەتە یەکەم بڕیار هاوسەرگیری دووەم بڕیار هەڵبژاردننی پیشەویش و کار کۆتایی ئەو دوای ئەو شتانە هەر شتێکی تر لەم سەرزەویە هەبێ هەمووی لێکەوتێ و دوو بڕیارەوە بۆ خزمەتی و دوو بڕیارێ بۆ یەکێ لە بڕیارە زۆر گرنگەکان بڕیاری هەڵبژاردننی پیشەویش و کارە بەڵێ بە دڵنیابێ حەزی لێبێ چونکە هەموو ئیشێکی سەرزەویەگا بە قورسی و ناڕەحەتی ڕەنگە دوای ساڵێک دو ساڵ سێ ساڵ ئەگەی بە ناڕەحەتێکی ئەوەندە قورس کە نازانین چۆن تەحملی کەیت و بێتە پێشەوە ئەگەر حەزی لێبێ بەرگاگری کاتە ناڕەحەتە بەڵام ئەگەر حەزی لێی نەبێت لە ناڕەحەتێکەشا بەرگەناگری مامۆستا گەشتیار ڕاوێژکاران و کەسانی وەکو جەنابەت ئاماژە بۆ دەکەن پێش دەست پێکردن پەرەپێدانە بە بەهرەکە بەوەی کە کتێبی داراییەکان بخوێنیتەوە فێر ببی بگەڕێی ئەزمموی کەسانی تر بزانین وردە ئەمە زۆر گرنگە ڕاوێژ بە کەسانی ڕاوێژکاری بزنسەکان بکەیت
لە خول و ئەوەیە بەشداری و کە یان یەکێک لە مەهارەتی ئەوەی کە تۆ شکست نهێنی یاخود ئەگەر شکستێ شتێک بوو ینی زۆر کاریگەی نەگاتە سەرژیانە ئەبێ ئەمە جێبەجێ بکەین تا چەند گرنگە ئەمە جێبەجێ بکەین کە لە وڵاتی مێلانی بە جۆرە جۆرەکان زۆر کەم بێ زۆر گرنگیمان بۆ بابەتە نەیابێت. طبعا بە دڵنیایی بزنس بریتە لە چەند شتێک هەرەمێ شتێکە هێناوە ئەی فرۆشیت کڕیاری بۆ هێنیتەوە وە گرنگترین شت کە ئێمە فێری ببین فرۆشتن لە ناو بزنسا ینی هاوکێشەیەکی زۆر زۆر ئاسانمان هەیە توانی بفرۆشیت سەرکەوتووەبی نەوتوانی بفرۆشی لە بەزنسا کاکرێتە دەرەوە تاو ینی جیهانی بزنس ئەوەنە بێڕەحمە ئەو نەش سادەیە کە خاتری هیچ کەسێ ناگرێت فەرموو بفرۆش نافرۆشی بۆ دەرەوە بفرۆشە بمێنەوە نافرۆشی بۆ دەرەوە تاو کۆتایی پێهات بۆیە بە دڵنیایی کاتێک گەنجەوە بزنس دروستکە ئەو شتێک کابێ خۆی فێرتا فرۆشتنە بۆ خۆفێرکردن لە فرۆشە پێویستی بە خوێندنەوەی کتێب و خوێندنی خول و چکە فرۆشتن ئەیمە پێشەوە هەر شتێکی لە بازار ڕائیشکردن و مامەڵەکردن لەگەڵ کڕیار و پێویستی بۆیە ماوەیەکی زۆر خۆی فێری فرۆشتن کات کاتێ فێری فرۆشتنەکە بوو باقی شتەکانی تر ئاسانە بێت و بۆ ئەو بابەتەش کە ئێمە ئاڵین فرۆشتن عیلمە یعنی ئەوەی کە تۆ ناتوانیت ئەو دیدگا دەبێت بڵێ من ئەچمە بازار مێزە دانم هەر لە خۆ ئیشی تیاکەم وردەوردە سەرکەوتووەم لە شوێنەکە بە دڵنیایی لە ڕابردووەوە ڕاست بوو بەڵام لە ئێستاەوە وەڵام نایەتەوە چونکە ژماری کڕیارەکان زۆر زیادیان کردووە و کڕیارەکان بژاردەیان زۆر زۆر زۆرترە جاران و ڕکابەرەکانمان زیادیان کردووە و کڕیار هەستیارتر بووە لە پێشتر ینی پێشتر کڕیار یەک بژاردەی هەبووە تاوە کابرا دەموچاویشی جوان نەبوو بێت تۆزە ڕۆشی گرش بوو بە هەرگوێی ناوتە چۆ لی کڕیوە ئێستا چی ئێستا 50 بژاردەی ترم هەیە کامیان باش خزمەتمەکە پارەیان بۆیان کامیان خزمەتم ناکات ڕووی گرژە بێتاقەتە دەموچاوی مۆنە وازی لێهێنم ناچم پاری پێ نادەم بۆیە زۆر گرنگە ئێمە خۆمان فێری فرۆشتنەکەن دووەم شتی شتە بدۆزینەوە بیفرۆشین کە حەزمان پێی بێت کەواتە ئەگەڕێنەوە بۆ قسە ئەسڵەکە ئێمە باسی هاندانەکەین لە ئەسڵە بەڵام ئەگەرچی تۆزە قسەکانم بەلای نەرێنیە ڕەنگە کەسێک لێکی بداتەوە بەڵام نەمە زۆر واقعی بم هاندانەکە ئەبێ لە ناخی خۆمان نابێ و ئەبێت خۆمان بین بڕیار بدەین بە پرسیارەتی هەڵگرین پابند بین سەرکەوتوژە بین بۆ سەرکەوتو نابین پابند بوون هەموو گەنجێکی پابند نتوان سەرکەوتو بێت من هەموو جارێگەڵم جوانترین بیرۆکەی سەرزەوی بێنە بیە بە گەنجێکی ئەحمال شکستە هێنێت بیرۆکەیەکی ئاسایی دووبارە بدە بە گەنجێکی پابند سەرکەوتووە بێت کەواتە نهێنیەکە لە گەنجەکەیە پابند بوون و پابند نەبوون چەندە جددیە مامۆستا سەبارەت بەکات ئەمە فەرمودەیەکمان هەیە پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم فەرمێت ینی خێر و بەرەکەت ڕزق و ڕۆزی لە بەیانیاندا ینی واتە بەیانیان زوو دەست پێ بکە ئەمە گرنگە ینی گەنجیش ساعت 12 هەڵەسێ لە خەو بۆن منەوە تەماش بێت مەسەلەن شتێکی دەستکە یاخود بچێتە سەر بزنسەکەی خۆی تا چەند گرنگە هەموو ئەو سەرمایه‌داران هەمووی بەم چەشنن من سەرمایه‌داری گەورەی ئەم شارە بینیوە حوتونی بەیانی وەسەر لە شەقامە بینیومانی ڕۆشتو بۆ سەرکارەکەی خۆی کات ڕۆڵی هەیە ئەزانی ئەمە بە چۆن سیرکەین سێری داتاکەین بزانین ئەو کەسانی کە پێشتر توانیویانە ساماندار بوون و باری مادیان باش بێت چۆنەژین ئەمە شتە زۆر زۆر گرنگەکەیە ناتوانین بڵین تەنها لە بەروی بەیانیان زوو هەڵسین لە خەو ئەتوانین سەرکەوتوو ببین چونکە زۆر کەسێ بەیانی زوو هەڵەسێ لە خەو ئەچێ بە درێژایی تەمەنی ئیشەکە ئیشێکی زۆر هیلاک کرد کرێکارەیان وەستایەکە کەسێکی تری ئاسایە و زۆریش بێتاقەتە لە ژیانی خۆی زوو شەساوە لە خەو زۆر کەسیشمان هەیە سعات 9 هەڵەسە و ئەچێت دوو چاخواتەوە لە ئۆفیسەکەی خۆیان و ئەقاراتێکی هەیە یان لە بازاری دۆلارەکە یا زەڕەنگەرێکی هەیە سعات دەرگای دوکانێکی کردو 4-5 داخستۆ و باری مادی خۆشی باش کردووە بەڵام ئەوەی زۆر زۆر گرنگە جددی بوونە ئەگەر ئیشەکە وای خواست بێت کە کەسەکە زۆر زوو هەساوێ لە خەو زۆر زوو هەساوە لە خەو وای خواست بە شەو نەخەوێ نەخەوتووە واشی خواست بێت کە لە سعات 10 با بڵین کلتورەکەی وابوو بێ لە سعات 10 دەرگای دوکانە کاکرێت و سعات 10 چۆ دەرگای دوکانەکەی خۆی کردوێتەوە بەشی زۆر زۆر گرنگ پەیوەندی بە جددیبوونی کەسەکەەوە هەیە و ئەوەشی کە سیر ئەەکەین من لە ڕابردووە سەرنجێکی ژیانی و کەسانە ماوە کە باری مادیان زۆر باشە لە ناو کۆمەڵگەی خۆمانە یعنی ئەگەر تۆ بیت 100 دەوڵەمەندترین کەسی ناو سلێمانی هەڵببژێریت بە ئەگەری زۆر لەو سەدا هیچ ناتوانم داتایە بدەم چکە داتام لا نییە بەڵام لە لێوردبوونەوە زۆرینەیان زۆر زۆر زوو هەڵەسن لەخەو لە 6 بەیانیا خەبەرە و زۆر زوو کە هەستان لە خەو لە 6 دەسەکەن بە ئیشکردن هەتا ئەو کاتێشنەوە دەسەکانەوە بەخەوتن لە ئیشکردنێکی زۆر زۆر جددیان بۆیە بەڵێ کاتە سەیری ئەوان ئەەکەین زۆرینان زۆر زۆر زوو هەڵەسن لە خەو بۆیە بێ کاریگەری